ئەم ساڵ بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە 36 هاوڵاتی بەداخۆ گیانی لەدەستداوە. دیارە ئەم ئامارە بە بەراورد بە ئاماری ساڵی پار زۆر کەمی کرۆ لەبەرەوە ساڵی پار 61 هاوڵاتی گیانی لەدەستداوە و دیارە بێگومان بە پێ ئەو پۆلینەی کە لە بەردەستی ئێمەیە جیاوازی کراوە لە ناو نێر و مێ بۆ نمونە 21یان لە نێر بووە و 15یان لە ڕەگەزی مێ بووەوانەی کە گیانیان لەدەستداوە. ئەو ڕووداوانش کە ڕوودەدەن بێگومان لە ناو شار هەیە و لە دەرەوەی شارەکانی سنووری گەرمیان هەیە کە ئەو ڕووداوانە زۆربەی کات ڕووداوە دڵتەزێنەکان لە ڕێگەی دەرەوەی شار بووەتە ڕێگەی نێوان شار و شارۆچکەکان بووە بە تایبەت ڕێگەی کەلار بۆ سلێمانی نەتوان بڵێن زۆرترین قوربانە دڵتەزێنەکان لەو شوێنانە بووە. 13319 سەرپێچی تۆمار کراوە. دیارە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم سەرپێچیانە کەمی کردووە. ساڵی پار 69859 سەرپێچی تۆمارگە کە ئەمە ڕقەمێکی زۆرە واتە جیاوازەیەکیان زۆرە و بێگومان ڕۆکاری هەیە ئێمە دواتر دەچینە سەری. ئەو ڕووداوانش کە ڕوویاندا ئەم ساڵ 291 ڕووداوی هاتوچۆ بووە و ساڵی پاریش دیارە ڕووداوەکان زیاتر بۆ 537 ڕووداوی هاتوچۆ بووە. کۆی ئەو داهاتش کە لە ساڵی ڕابردوو لە بەڕێبەراتی هاتوچۆی گەرمیان هەبووە 1 ملیار و 91 ملیۆن دینار بوو.